بەخێر بێن بۆ فستیڤاڵی گۆڵ لە کارگەی کللتور بە درێژایی مۆندیال کورسات لێرەوە ڕووماڵی مۆندیالی 2026 کرد. ئێرە شوێنی کۆبوونەوەی هاندەران و هەواداران و وەرزشکاران و ئەوانە بوون کە عاشقی تۆپی پێ و مۆندیالن. لە مۆندیال ڕووداوی زۆر ڕوویدا. لێرەش ئێمە کورسات دەقە بە دەقە لەگەڵتان بووین. ئەمڕۆ لە کۆتا ڕۆژی مۆندیال پێش دەستپێکردنی یاریەکان گفتوگۆکەین لەسەر وەرزش و لەگەڵ هونەر، ئەم دوانەیە کە هەمیشە لە ناو کۆمەڵگادا بینەر و هەوادارێکی تایبەتی خۆیان هەیە و پێگەیەکی تایبەتیان هەیە. ئەمڕۆ لە ستودیۆی فستیڤاڵی گۆڵ لەگەڵ دوو کەڵە هونەرمەندی ناسرا و گفتوگۆکەین پەیوەندی نێوان هونەر و وەرزش و پەیوەندی ئەمان بە وەرزشەوە چییە؟ ئەوانیش کاک ماهیر حەسەن و کاک ئەحمەد جۆڵا. ئەوەی بن کە ئیبینم کاتی بەرنامەکە کاتی خۆیەتی بەڵام تەنها کاک ئەحمەد هاتووە، کاک ماهیر ئەمڕۆ دواکەوتووە. جا لە وەرزشە ئەگەر لە ناو یاریگایە 15 خولەک تێپەڕێ فیکەی دۆڕاوە بۆ لێن. ئێمە لەگەڵ کاک ئەحمەددا گفتوگۆکەین زانین لەو ماوەیە کاک ماهیر دەگاتە ئێرە. کاک ئەحمەد بەخێر بێی، فەرموو. زۆر بەخێر بێی، زۆر خۆشحاڵم لەگەڵ کاک ماهیرە ئەمڕۆ میوانە، بەڵام ئەو برادرە نەهاتوێشتا ڕەنگە تۆزە بیری چوو بێتەوە سەپایانێ فیکەی دۆڕاوی بۆ لێی نەگە لە کاتی خۆیان نەگە. زۆر خۆشحاڵم. بۆ فستیڤاڵی گۆڵ پێشتر نهاتووی؟ نەوەڵا ئەمە یەکەم جار. ئێمە نزیکی 40 ڕۆژ زیاتر لێرەین، ئێوە سەرێکتان لێ نەین. وەڵای تۆزە مەشغوڵی ئیشی فەرنین. ئەوە نیاکردەوە ڕێشم گۆشتەوە لە خەفەتی هیچ هەڵبژاردنێک نەوەڵا ئەمان بۆ کارێکی هونەری، بۆ کاری هونەریە، بۆ کاری وەرزشی نییە. من هێشتمەتەوە هەنگەرێکی لە هەڵبژاردنەکانمون دۆڕاو کەسێک بۆ کارێکی هونەری تازە ئینشەڵا. دەیەخوا بەخێر بێ. با زوو بچین دانیشین تا کاک ماهیر ناتوانێت شوێنەکەی نەگرتوین. فەرموو. زۆر بەخێر بێ کاک ئەحمەد. وەرزش و هونەر دوانەیەکی زۆر نزیکن لە یەکەوە. ئێمە هەمیشە لە قوتابخانە ئەڵێن وانەکانی وەرزش و هونەر لە دەرەوە باسەکەن هونەرمەندان وەرزشکاران. ئێمە لێرە زۆر خەڵکمان بینیوە، زۆر گفتوگۆمان کردووە، پێم خۆش بوو کە ئەمڕۆ لە خزمەت جەنابتانە بین. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. وەڵای تر هیوادارم ئێحتیمام هەم بە هونەر هەم بە وەرزشیش بدرێ، چکە بەڕاستی ئەم دووشتە بە وڵاتانێ ئەناسێنێ، هەم فەن و هەم وەرزش. ڕەنگە زۆر کەسمان ئەستن ئەرجەنتین و بەرازیل و نازان پێ ئەگە بەهۆی یاریەوە نەبووایە هەر نەشمانە ناسی، بەس بۆی کەسەی یاریەکانەکەین ئەیان ناسی. کوردستان بە بۆنەی هونەر و وەرزشەوە ناسێنراوە بە دەرەوە. ماومانە بێ ئێحتیمامی زیاتری پێ بدرێت، بۆی بە ئێمەش کوردستان بە وڵاتانی تر بنازین، هەم لە ڕێگەی وەرزشەکەمانەوە و هەم لە ڕێگەی هونەرەکەمانەوە. ینی ئیشی زیاترمانەوێ و پاڵپشتی زیاترمانەوێ. بە تەئکید ئەم شتانە تەرژیعە، ئەبێ تەرژیع کرێ، ئەبێ پاڵپشتێ هەبێ. ئێوە لە هونەرە پاڵپشتان هەبووە؟ بەڵێ باشە. ئێستا باشتر لە جاران. بەڵێ بە تەئکید ئێستا زۆر باشترە لە جاران. ئەی پەیوەندی خۆت لەگەڵ وەرزشا چۆنە؟ وەڵای منیش باشم، یعنی تراوە سەیری یاریەکانەکەم، حەزم لێیەتی. چکە زانی چییە؟ یەک شتی پێ بڵێ ئێمە هەمومان ئەگە بینەوە سەر مناڵیمان یا گەنجیمان هەمومان یاریزان بووین، بەس تەرژیعمان نەبوو. مەسەر خۆمان جلو بەرگمان بۆ خۆمان ئینەکرد. ئەوەش کاک ماهیرا و کاک ماهیر بەخێر بێی. زوو گەشتی بەکەوتی تۆزێمانە کرد یەک چارەک دوکەوی تو فیکەی دۆڕاوە بۆ لێ. ئێمە 11 ئەرجەنتین یەک بۆ ئیسپانیا. بەجانە بۆ دەگوێت نەکردووە خۆتەکەین قسەم تیا کردووە. ئەنجا ئێمە خۆمان کە ڕۆژانەیەکیانایانێ کۆمانە کردەوە مەجموعەیە برادەر بووین تۆپمانە کڕی، دوایی جلو بەس بەداخەوە لەبەرەوە شوێنێکی وامان نەبوو کە تۆپەکە بکەشت بکەوتایە ماڵە دراوسەیەکەوە یەکسەر بوویانە تەقانی. تۆپە تەقێنراوە زۆریش باوەڕکە لەوانەیە 50 تۆپ لەبەرەوە تەرژیع نەکرای. ئەگینە ئەگە بێتە سەرحەقیقیە هەمومان یاریزان بوو بە مناڵی. من بەخۆڵا دیفاعێک بووم، هەر دیفاعێکی زۆر بار بوو، بەس تەرژیع نەکرام، مەجبور وازی لێن. یا مەسەلەی و کاتە بەهۆی تۆزێ باری گوزەران خراپ بەبوو نەدەتوانی بەردەوام بی لەسەر ئەو یاریان یا لەسەر ویشە ناسای لە وەرزش واز هێنا بەس لە هونەر بەردەوام بووی. وەڵا ئێستا شەر وەرزشکاری
کاک ماهر جۆ لە کاک ئەحمەد بەڵێ هاندانمان نەبوو دیفاعێکی باش بوو بەرگریکی باش کردوی تۆ گۆڵ لێ کردووە من بەریەک نەکەوتوین تا ئێستا جا منی ژەر دیفاع بوو بە ذاتی خوا بەس من مامۆسا ئاوات مامۆسای ئێمە مامۆسای وەرزشمان بوو لە ئیبتیداییە هەر زۆر مامۆسا تو خۆیان دام نەبەست دایمە دایانان بە احتیات یاری پێ ناکرد خەریب و دیقمە کرد بەڵاوتی فەرمو دێم جارە دابەزە خاڵە یەک شوتە بۆ هاخوا ئاگای لێەوە ئارویجە ڕووی تێکردو تۆپەکەم بۆ هاتبوو لە قاچ لە بەزاری چی لێ بکەم ویستم پاس بە باریکەێک ڕێککەوتە گۆڵگەی خۆوانەوە گۆڵ لە خۆتم کرد باڵێ گۆڵم لە خۆمان کە دای وتی وەرە وتی بێ زەحمەت دایشخوازان 5 دقیقە یاری بکە دێ دای نیشانمەوانێ وتی جاریشکە بە من نەڵی دێ مامۆستا داخلی یاری بکە ئاوا بوو ئیتر نازانم نەکبەت بووم چی بووم ئەو شوتەم بۆ هات هەر لە خۆمەوە خەریب و تووشی پەرکەمە بووم ئەجاوەکو زۆر مولائیمیش بووین بۆ یاری چونکە مناڵ یەو کاتە معدل لە دەرەوە وتر هەڵبەز و دابەز و گۆشتمان پێوە نەبوو یعنی قایشی سەعاتمان بۆ جاری يعني من ضعيف بووین ئەمەنەی یعنی بۆ یاریکردن مەسەر زۆر مولائیم بووی ئەوە نەبێ بڵێت بڕۆ خۆ زەعیفکە یا ئەمە بکە جسممان وا بوو بۆ یاری ئەگونجای بەدزی یاریمانەکرا بە جێ یاریمانەکە باوکمان نابووە بیزانێت یعنی تەرجیع نەکرا زۆر گۆڕاوە ئێستا زۆر هاندانی مناڵان هەیە ینی باوکەکان کە سوکارەکان زۆر لەگەڵ مناڵەکانی ئاڕۆن بۆ یاریکردن بەخوا برادێکم هەبوو دیەگەی مامی زانی مامی مەحاسەبەیەک چەند شەقی لە تۆ الله وەری شەق لە وەڵڵا ئەو کات وا بوو ئەو کات وتان بێک و یاریتان نەکردو بەس کامتان گەورە بابا چۆن ئێمە بێکەوە تیپی چەخما خەمان هەبووە لەم ئەخیرانە ئەم 9 دقەیە کوشتێت ئەو 9 دقەی وا ئیستیغلال کردو ڕاکی دەرێنەوە زۆر جاجاری واژێ لە دەری شۆڵم بابە تەواو ماڵەکەی معروف تەواو ئەگەر یاریتان کردا بێکەوە تۆ احتیاتی ئەمە بوو ئەمە برا گەورە ئەچوە ناو یاریگەوە برا بچووکەی دانیشتان وەڵام منیش ئەگە براکە ماوا بووم ئەیوت من گەورەترم لە تۆ با من یاریکەم تو یاری دەکەن ئەو لێشی نازانێ لە یەک قابوون ئەرە وەڵای بەس دەولی نازانی لە یاریە بووینە ئەم لە فقەیە بووە ئەم لە فقەیە حەدی دڵم ناوە گۆڵی لێکم باشە کاک ئەحمەد کاک ماهیر هونەرمەند ئەبێ دیاقەیەکی باشی هەبێت لە وەرزشە پەیوەندی بەیەکەوە هەیە ئێوە لەگەڵ وەرزشە ئێستا چۆنن وەرزشەکان مەجاتان هەیە یا چی وەزاییشی ئەبوو کاک ماهیری خۆی ئەسڵان ریاضە مەسرحی هەیە بەڵێ لە مەعادا دەرسێکمانەوە ریاضە مەسرحی ریاضانی زۆر زۆرورە ریاضە بۆوانی کەوا ئەکتەرن ئێمە ڕۆژانە من خۆم بەپێ ئەڕۆم زۆرە بۆ بەس وەکو بڵێ یاری ئاسن و ئەمانە وەڵای ناکەم ئێمە تەمرینمانە کرد یعنی ئەچوین بۆ جێم مەلەمانە کرد لەسەر جیازەکە ڕۆژێ بەسەوەی وتیەکی کاکە چارەی کە لەسەر جیازەکە ڕۆشتەوە پەنجەی پیانایی بەسە دڵی من و تۆوەنە تەحەفولەکە ئەجینا وڵات تەمرینی باشمانەکە ئێمە بە تایبەتی لە 09 کاک بەختیار تەبان مدەریبی بۆ گرتەبووین بۆی من تقریبا 92 کیلۆ بووم 8 کیلۆم دابەزان بۆ لە ڕۆڵەکان باڵێ بەس خۆی زەرورە بەڕاستی ینی ئێمە دەردی کاک ئەحمەد لە مەعهەدا دەرسێکمان ریاضە مەسرحی بوو زەرورە بۆ هونەرمەند بتوانێت یەک یعنی ئاگاداری وەزنی بێت ئاگاداری مەسەلا جوڵەی جەستەی بێت زەرورەکەوە ریاضە بکەی بەڕاستی وەڵای ئەمە ریاضەمانەکە تاوکو کۆرۆناکەش ریاضەمانەکە کە وەرزشمانەکە کە کۆرۆنا و ئیتر لی تەچینەوە لە خۆمانەوە ئەیو لە هەموو شوێنێکا کە ڤایرۆسێ کاک ئەحمەد کە هاتی نەژوورە تۆ دواکەوتووی باسی وتی ڕیشم بێشتەوە وتم بۆ خەفەتی هەڵبژاردەیەکە دۆڕاوەتی بۆ ئیشە ئەی تۆ ڕیشەکەش تۆش بەیەکەوەین کاکەژیان ئەوەیە خەفەتی شوێنەکەنی هەڵبژاردەیەک لەم مۆندیالە سێرەکرد بێت دۆڕا وەڵا نەشکۆرەزانی چۆنەی کێشەکەی من ئەوەیە بەڕاستیەکەی زۆر خۆشە ریاضە زۆر خۆشە مەسەلە سەیریکەی بە تایبەتی ئەم یاریانەی کاسی جیهانیش خۆشە سەیریکەی بەڵام من دایمە سەیری ئەدای ئەو فیرقەیەکەم بەڕاستی یعنی لە دەورەی هەشتا ئیتر زۆر بەدیقەت سەیری یاریزانەکانەکەم سەیری یاریەکانەکەم یعنی من ئەو یاری ئەو تیپە خۆشوێت کە ئەدای جوان بێت بەڕاستی یعنی هەندێکی سەرسەختی هەڵبژاردەی بەس خەفەتیشی نایە ئەوە نییە خەفەتی بۆ بخۆین و تێگەی ئەوە نا بەڵام من هەچ فیرقەیەک ئەدای جوان بێت لە خۆیوانە حەزەکەم نییە ئەو فیرقەیە بیباتەوە لەگەڵ تیپی براوانەوە ئێستا ئەوانن کە دڵیان خۆش سەیریکە من ئێستا ئەم شەو ئەو یاریاکرێ
من هیوادارم لە هاندەری هەردوو تیم بەڵێ ئەڵا پەیامێکی باشە مەسەلا شتێگەڵە بە ڕۆحی ڕاضە وەریگرا هیوادارم کەس ڕقی لە کەس دەبێتەوە کەس عاجز نەکا ئەمە یاریەکە و متعەیەکی لێ وەرئەگری مەسەل من ئەرجەنتینم تۆ مەسەل ئیسپانیای قەیچێکە هەردووک ماسەی دەگەین بەس نەک دڵی یەکتری عاجزکەین ئەمە شتێکی خۆشە متعەیەکی لێ وەرەگرین ئیتر ئەمە یاریە ئیتر حتمەن ئەبێ یەکێ کاسەکە بەرێ و یەکێکە ئەمشەوە دووەم بێت ئیتر هیچ پێویست ناکە مەسەل من هەم دڵی خەڵقی بۆ عاجزکەم هەم خۆم بێتاقەتکەم ئیتر یاریەکە سەیرەکەم چۆن هاتاوە تەواو پێویست بە یەک دڵ عاجز بوون ناکە هیوادارم لە هەردوو هاندەرەکە هیوادارم لێرەوە سوپاسیانەکەم ئەگەر کەس دڵی کەس عاجز نەکە خۆی کێشەکەلەوەی ئەوە نایێنێ ئەو جارە ئەرچەتی پی باتوانێ ڕقەکە زۆر ئەستورە بێ چونکە پێشووتریشە ئەو بردوێتەوە بەس هەندرانیان هەردڵ خۆشە بن ئومێدەواری هیچ شتێک ڕوونەیە نایشەڵا هیچ ڕوو یاریگا من هەمیشە ئەڵێم یاریگا شانۆیە کە باشترین ئەکتەرەکە باشترین نمایش ئەو سەرکەوتووە بێ لەگەڵ تەختی شانۆیش فەرقێکی نییە زۆر ڕاستە بەڵام زۆر جاجاری وایە سەیری یاریەکە مەڵام هەندێک جاری ژەڵێم خۆزگەن لە ناو هونەریشە ئەو ڕۆحیەتە هەبووایە مەسەلا زۆر جاجاری وا هەیە یاریزانێک بۆی هەڵەکەوێت زۆر بە جوانی گۆڵەکە بکات بەڵام تێگەی یاریزان تۆپەکە لە قاچی ئەوایە بۆ ئەو هەڵەکە کە گۆڵەکە بسۆگەر کات بەڵام ئەو ڕۆحێتە تێگە یا بۆی ئەو گۆڵک چونکە ئەزانەیە بە دیقەتەوە یاریەکە کازایان گۆڵەکە ئەو بسۆگەرە ڕاستە هەندێک جاریش ئەو ئەنانیەتە هەیە یاریزانەیە بە ئەزانێت کە ئەو یاریزانە تەواو لە 180 گۆڵەکەی مسۆگەرە پاسی نایەتێ بەڵام ئەوە کەبە بەڵام زۆر لە یاریەکانە ئەیبینم ئەو ڕۆحیەتە هەیە بە تایبەتی ئەو کاری و پازان بەڵێ بە کوردێکیان بیبنەوە ئینشەڵا ئەوەی کەس عاجز دەبێت بەخت هەیە لە وەرزشاڵێن فڵانە یاریزان فڵانە تیم بەختی هەیە ئەی لە هونەری شاوایە هونەرمەندێکە بەختی هەبێ لە هونەرا بەخت نییە لە هونەرا ئیبداع هەیە لە هونەرا بەخت نییە ئیبداع هەیە ئەخر بەبەستنەوەی لە سەردەمێک بۆ سەردەمێکی دیکە هەندێک جار بەخت هاوکاری کۆمەڵی هونەرمەند نابێ کە باشتر دەرکەوێ فەزڵە تایبەتی ئەلام لەگەڵ یابێ هەنێ ئیش وات لەیەکە هەنێ ئیش مەسەڵ کاتی خۆی بەرنامە من لە ڕێی بەرنامەوە ئێستاش فەخر بە بەرنامەی بەرنامەوەکەم من لە ڕێگەی بەرنامەی بەرنامەوە بەڕاستی خەڵق ناسیبی و ناسرا بوو بەڵێ ئەمە بۆ من بەخت بوو بەس ئیبداعی خۆشنیتیا بوو هونەرمەند دەگەبێ بەخت مسۆگەرکە ئەبێ لیاقەی خۆی ئەدای خۆی دەوری خۆی هەموو شتەکانی تێگەی بارزکە بخاتە ڕوو لە ساحەکە جێگەی خۆی بکاتەوانێ بۆی بەخت یاوەری بێت یعنی هەموو بەختێکیش نایرێ بە هەموو هونەرمەندێ بەڕاستی کەس ناتوانێت ئەوێ هونەر نییە سڵعات نییە فێری بیت بەڕاستی جاری وایە شوتێک لێ درێ کێشە بە هەردوو شیشەکەوێتە دەرەوە لەوەڵ یاریزانەکە بەختی نەبوو زۆر جاجاری واژێ ئەو شیشە سەری ئەو تیپە خوازانی باشە بەڵام من پێم خۆشە باسی ئەوە بکەم چه هەڵبژاردەیەک حەستان بە یاریکردنی هەبووە بە نزیکرای لە مناڵیەوە لە کۆنەوە حەستان لەو هەڵبژاردەیە بوو بێ من شخصی خۆم زۆر معجب بووم بە هەڵبژاردەی بەرازیل و ئەرجەنتین چونکە بەڕاستی تۆ سەیری ئەو ئەسێرانەی کاتی خۆی بەرازیلکە یەک لە یەکتری نییە و ئاگرن ئەمەنە ئەدایان جوان بوو یعنی ئەوە نەبوو بتوانانی جیایکەی دەوانێت جۆرە هونەرێکیان هەبوو لە یاریکردنە کەم بەرازیلی جاران بەرازیلی جاران یان مەسەلە ئەرجەنتین ئێستا هەر جاران مەسەلە مارادۆنا یانەوە کە ڕۆناڵدۆ ریڤالدۆ بیبیتۆ ئەمانە کەوا یاریزانی زۆر باش بوون بەجددی کە سەیرە دەکرد ئەمانە ئوستورەن لە یاریە بەڕێگومان کە سەیرە دەکرد ئەو مێژووی تۆپی پێ لای ئەمانە بەڵام ئیتر وردە هەست دەکرد مەسەلەکە و یاریزان جوانانە ساڵ بە ساڵ بڵین دەورە بە دەورە ئیتر کە ساحەکەیان چۆڵ کرد ئەو بۆشاییان پێوە دیار بوو بەڵام ئێستا من یەک دوو یاری ئیسپانیان بینیوە سەیرەکەم ئەداکەیان خەریکە ئەچێتەوە سەر ئەدای بەرازیل یاریەکانیان یعنی ئەو ڕۆحێتەوە و پاسان و مراوغەکردە بە تۆپ لە بەردەمی گۆڵی بەرامبەریانە ئەمە قورسە خەریکە بی بە شیکەرەوەیەکی باشی بەڵێ قوربان مش هەر هەمان بەدەدی تۆڵی ئەوەی کە کاک مایر فەرمووی وەڵی مش هەر بەڕاستیە لەوەڵەوە بەرازیل بوویت تقریبا نەرە وەڵا ئێستاش هەر بەرازیلی وەڵی ئێستا ئەرجەنتین
ئەرجەنتینی بەخوازم ئەوەی باش بێ ئێوە لەگەڵ یاڕۆن باز من هەمووی خۆشەیە هەمووی کەس خۆشەیە بەیتر ئەوە چ هەڵی هاندەری ئەوێ وڵی توانای یاریزانەکان بەرازیل بەرازیل و ئەرجەنتین حەزم لە یاریەکانی هەبوو ئەگەر لەناو هاندەرانی هەڵبژاردەی ئەرجەنتینا خۆت ببینیتەوە کە هاندەری هەڵبژاردەی بۆ نمونە ئیسپانیایی لە کاتی گۆڵێکی ئیسپانیا ئاهەنگە گێڕیە خۆتان بێدەنگەکەن واقعەکان لەگەڵ ئەو هاندەرانەیە من چەپڵەش دێم و هەڵی ژەپەڕ هاندەری تیمێکی تری قەیچێکە لەبەر خاتی هاندەرەکان دڵخۆشکردنی خەڵک ئای چۆن ئارە وەڵا وەکو کابرای لێبێ فالینەی هەردوو فیقەکەی لەبەرا بوو کە فیقەکەی خۆی گۆڕاوردە خۆی دزیێوانێ خەڵکەکە هەبووەوە پەڕی چووە پشتەوانێ لە سوچێکە فالینەی ئەوەی داکەن و فالیتی بە براوەکەی هاو لەگەڵەوانە هەڵەپەڕی ئەرە لەم مۆندیالە خەڵکمانە بینی بە تایبەتی لە مەغریب سەحر و جادووان لە میسیە کرد یا لە وڵاتانی دیکەەوە دەوری هەیە لە خۆی قاچی بەستن دەبەست و بەخت بەستن و ئەمانە هەیە بەس قاش بەستن تۆ بڵی قاش بەستنی زۆرێ باوەڕ ناکەم بەناما بە هیوادارم هەردوو هاندەر دڵیان خۆش بێ دڵخۆش بن ئەگەر بتانکەن بە ڕاهێنەری هەڵبژاردەیە حەزەکەی ڕاهێنەری چ هەڵبژاردەیەک خۆیان ناتوان بۆ مەجای تاکید بەنابوو چیاری سەرێک یاری پێەکەی وەڵی ئاخر نابم نام تازە بە قەزی پیازە نایە باش ساڵ بوومە پێمەوتی بەزیێتەوە ڕاهێنەری هەڵبژاردەیەکی حەزەکەی کام یاریزانانە لە خۆت کۆکەیت یا خودی ڕاهێنەری یانەیەکی وڵام حەزەکەم ئەگەر بڵین تەمەنەکەم بگەڕێتەوە بۆ من هەڵی حەز بکرد ڕاهێنەری یارەی هین هەڵبژاردەی ئەرجەنتین بوومایە یاری بە میسیە کردیا بە کاگەر بەچێ لەو بینوتوانە بیا قەزابیم شور لێیاتەیەگەی بە شەبەکەەوەی باتە ئەو دیوانە جا میسی چۆن دابەزێنم ئەم لەو باشترە بەڵێ بەڵێ یا تۆ گۆڵی هەمەدەتیوە ئەرێ گۆڵی کردو کاگەحمە تۆ من ئای چۆن من ئەڵێم زۆر چاک بووم و جاروبارش لە هجوومیشا یاریم کردووە گۆڵکەرێکی باڵکەری بووم بەڵە جارێکە لە چەقماخا یاریمان کرد لەگەڵ ئینی کورتە باڵەکان بۆنە لەگەڵ ئەوە 12 گۆڵیان لێ کردین بەس من یەک گۆڵم کردوە دڵ پێ خۆش بووم گۆڵی خۆ کردوەوە بە زۆر سەریع بوو تا 5-6 ساڵیش لەمەوە پێش ئەو تیپی چەخماخەیە هەبوو یاریمان نەکرد لەگەڵ شوێنانە ئیتر زۆر جارەشمان بردووەشمان خراپ نەبوو یەک یاریمان دۆڕانە لەگەڵ کورتە باڵەکان ئەو یاریمان دۆڕ ئەو وەرزشە ئەو یاریانە تا لە بیرماوە لە یاری دەرونی زۆر هاوکاری کردن وایە بێگومان زۆر خۆشە زۆر یاریەکان کۆمیدی بووم تیپی چەخماخەیە زۆر کۆمیدی ینی یاریەکان خۆش بوو زۆر متعالی وەرەکە کە هەمعالی پاسی نایە بە هیچ کەسێک ئەگەر شتە لای تۆپەکە لەگەڵ تۆپەکە لوولە بوو باشە بەگشتی چیتان هەیە لەسەر بۆرم لە ئامادەکردنی شوێنێکیاوە لەیان دەستگای میدیایی کورساتەوە فستیڤاڵی گۆڵ شەوانە ڕۆژان لە کاتیاری بە درێژایی مۆندیال ئێرە جمەی هاتووە گەر وێنەکانتان بینی خۆتان نهاتبێتن قەیچێکە تەرژیعێکی باش تەرژیعێکی باش ڕاگەیانکارێکی وا گەورە لە پشتی شوێنێکی وا دروستکرێت بێت زۆر باش واللهی دەستخۆشیە من بۆ ئومێدەم شاشە گەورەیە بەڵێ ئەبێدەم یعنی لە کۆمەڵی چالاکی زۆر باشەکرێ مەسەلە بۆ نمونە کۆکردنەوەی ئەو هەموو خەڵکە لە شوێنێکی ئاوا کاوا بەو چێژە و بەو عشقەوانە سەیری یاریەکانیان مەسەلا کە بینی لە شوێنەکە ئەمەمو نمایشی فلیمە کرێت یعنی ئەمانە زۆر زەرورە یعنی بەڕاستی خەڵک ماندووە یعنی لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر شارۆچکەیەک بایەقدان بە وەرزش بە هونەر بەڕاستی لە جێگەی خۆیەتی یعنی دەستخۆشی لە هەموو ئەوانە بکەیت کە بەتەنگ ئەم هەنگاوانەوەن بەڕاستی یعنی ئەمە زۆر خۆشحاڵە بین لەوانەیە ڕاستە ئێمە تەمەنەکەمان هەڵکشاوە ئەوانە لەوە چیە کەمتر متابعی وەرزش بین بەڵام چین و توێژێکی زۆر هەیە کە لەگەڵ وەرزشایە ڕۆحی لەگەڵ ڕۆحی لەگەڵ یا ئەژی ئەم شتانە زۆر زەرورە بەڵام ئێمە بینی لە هەمان کاتە لەگەڵ ئەمەشە شوێنێکی تر هەیە کەوان مایشی فلمی تیاکرێ ئەویش بۆ خۆی کۆمەڵێک خەڵک بە عشقێکی گەورەوانی کۆبنەوە لەو شوێنە چێژ لەو شتە وەرەگرن ئەمە زەرورە یعنی بەڕاستی من دەستخۆشی لە هەموو ئەو کەسولایەنانەیەکەم کە بتوانن یعنی خەڵک پێویستی بەوەیە خەڵک پێویستیەوەی پشوویە با خەڵک پێویستی بەوەیە کاتەکانی لەگەڵ شتی بەسوودا بەسەر بەرێ بەڕاستی دەستیان خۆ ئەکرێ هەمان شت بۆ سینەماش بکرێت
نازانم هەیە کراوە ئێستا هەیە مەسەلا و فیلمانە نمایشەکرێ یعنی شتێکی زۆر باشە بەڕاستی ئەبواە پێشتریش بیر لەمە بکرایەتەوانێ یعنی ئێمە و گەنجێکی زۆرمان هەیە ئیشەڵڵا تەمەند درێژ بن سەیرەکەی زۆر کاتیان لە بازە شوێنێکا بەسەرە بن کە توانن بڵێم کاتەکانیان بەفیڕۆیان لەوانەیە هەر لە ڕووی دەرونیش و لە ڕووی تەندروستی شوانێ زەرەر لە خۆیان بن جاچ جای شوێنێکی ئاوا هەبێ یان بۆ نمایشی ئەم یاریانە یان بۆ سینەما بۆ شانۆ زۆر زەرورە بەڕاستی ڕاستە وڵی ئەگەر ئاسایی بێکم خۆشە ئیشی تازەتان چیە باسیکەن بە کورتی وڵی خەریکی فیلمێکی ئینشەڵڵا ئیتر ئینشەڵڵا لە بای دووبیانیەوە دەزەکەین بە تەسوید بەئیزنی خوا ئیتر بە ماوەی مانگێک ئاوایە فیلمە درامانیە نەخێر دراماشمان هەیە یعنی بەنامەی ئەوەش هەیە پرۆژە هەیە بۆ دراماش بەش بەتەماین ئەوەین ئەگەر مەسەلا وەڵامدانەوە ئیجابی بێ یانێنی بێ بۆ کارەکە دراماشمانە بێت ڕۆژەتانە نییە ها بوونی ئەم مۆندیالەوە ئەم جوڵانی کە بۆ وەرزش کراوە لە داهاتووە گە سناریۆکتان بێتە بەردەست لە فیلمێکی وەرزشیە بەشداریکەن لە فیلمی وەرزشیە بەڕاستی بەداخەوە سینەمای کوردی کاری بۆ نەکردووە لە وەرزشا فیلم دروستکردنە دنیایەک چیرۆکی جوان و سەرنج ڕاکێشێ بێگومان هەیە یعنی زۆر جاجاریوە هەیە خەڵک لە بواری گۆنووسی و گۆرانیە چیرۆکێ دروستەکە سیناریۆیەک دروستەکەی کاتە فیلمێک بە شەرتێ لەوانەیە ئەو کەسە ئەکتەریش نەبێ بەڵام گۆرانی بێژێت توانای نواندنی هەیە چەند ئیشێک پێشووتر کراوە ئێستا ژوابزانام ئیشێک لە ئارایە ئیشەڵڵا یعنی ئەمەش پێمان خۆشە ڕاستە لەوانەیە تەمەنەکەی ئەمایی ئەوە نەبێت لیاقەمان باش نەبێ بۆ یاریکردن بەڵام ئەتوانیت بەسەلا چیرۆکەکە وابێ سیناریۆکە وابێ کەسانێکی بە تەمەەن چۆن جاران کە شکۆڵ یاری ئەگەر لەگەڵ یاریزانە دێرینەکانی نادی سلێمانیا خەونی داهاتووی وەرزشی کوردستان لەسەر دەستی هونەرمەندانەوە بکرێ بە فیلم خۆش بەدیهاتنی ئەڵین کوردستان بگاتە مۆندیال و پاڵەوان تێگەورەکانەکەی لە فیلمێکە ئەمە وێ نابکەین هونەر و وەرزش تێڵکێشی یەک بکرێت ئەوە شتێکی جوانە بێ بەزەویژە بێ ڕۆژێکی لەسەر وەڵاهی من زۆرم لەگەڵ ئێوە قوربانکردن لەگەڵ ئێوە ڕاستی کۆتایی نایە ئەمە درێژ سوپاس بۆ ئامادەبوونتان پەیامێکی کۆتاییتان هەیە بەگشتی لەسەر وەکو هونەرمەند بۆ وەرزشکاران و ئەو کەسانی کە ئارەزوی وەرزشەکەن بە تایبەتی کاکەمە دەڵێ با خەفەت نەخۆن وەڵی وەکو خۆ مەڵێم بەڵێ با خەفەت نەخۆن ئەمە شتێکی وایەتێکە متعەیە لێی وەرەگریت وەکو خۆشم دەستخۆشی لە کورسا دەکەم کە بەڕاستی پاڵپشتی ئەم جۆرە ئیشانەیە هەر سەرکەوتوو زۆر سپاس زۆر سپاس بۆ دەستان خۆش بێت مادوو لە بنی ئینشەڵڵا هەمیشەوە بە جوانیمتان بینین و بنیش هەمان ئەو داوایم هەیە کە بە عشقێکی گەورەوە بە سنگێکی فراوانەوانێ هەموو ئەنجامێک با قوبوڵکەین وە لێرە شەوانەیە کۆکو بۆ وەرزشکاران و ئەوانەی کەەوە عشقی وەرزشن ئەو قسەیمانەیە هەر لێرە شەوانێ ئەڵین بە هونەرمەندانیش هەمیشە تەباو یەک دەست بنیشەڵ زۆر سپاس بۆ هیچ جیاوازیەکیە بۆ ئەم بەرنامە لەگە بەرنامەکانی دیکە چونکە بەس پرسیاری وەرزشیمان کردو زۆر بێت زۆر خۆشە ینی کێشتان نەبوو لە وەڵامان خۆتی و حەزر نەکەی زۆر بە جوانی دەرەچێت زۆر سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونتان لە فستیڤالی گۆڵ سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون چاوەڕێی کاری نوێی ئەم دوو کەڵە هونەرمەندەکەن کاتێکی خۆشخواتان لەگەڵ